وەک هاوپەیمانی ئەمریکا کاردانەوەی توندی دژ بە ئێران هەبووە و ڕایگەیاندووە بۆ پاراستنی کەشتیەکان سەرباز ڕەوانەی کەنداو دەکات. لە بەکاتی مەهاباد لە دوایین کاردانەوەی وڵاتان بە بڕیارەکەی ئەمریکا و داهاتووی ناکۆچەکانی نێوان ئەمریکا و ئێران دەکۆڵینەوە. بە میوانداریارێک لە بەڕێزان ئەردەشیر پەشەنگ لێکۆڵەر لە ناوەندی لێکۆڵینەوە استراتیژیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەڕێز کاکۆ عەلیار شارەزای پەیوەندیە نێودەوڵەتیەکان. بەڕێزانەوەش دەتوانن لە ڕێگەی پەیجی فەیسبووکی ڕوودا و ڕادیۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ بینەر و بیسەر ببن. سەرەتا دەچێنە لای بەڕێز کاک ئەردەشیر پەشەنگ. کاک ئەردەشیر سڵاوتان لێبێت، گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان. سەرەتا لەوە دەست پێ بکەین کە بەشێک لە شرۆڤەکاران دەڵێن خەریکە جەنگی نەوت هەڵگرەکان کە لە دوایین ساڵەکانی کۆتایی جەنگی نێوان ئێران و عێراق ڕوویدا جارێکی دیکە دووبارە دەبێتەوە تا چەند لەگەڵم بۆچوونە. سڵاو ڕێزی منیش کەشکەش بهێوە و هەموو بینەرانی هەموو بیسەرانی خۆشەویستان. وەختێکی هەواکە ئاماژەتان پێکرد کێشەکان لە نێوان ئێران و ئەمریکا خەریکە زۆر گەشتە دەبێت و ئەو مەسائلی ئەمنی و ئاسایشیەکە لە کەنداوی فاس لە باشووری ئێران خەریکە ڕوادات بۆ سباتیەوە کە باس و قەیران لەسەری ئەو مەبحەثە وڵاتە سەرترۆ هەرچەند ئێران بە سۆتێکی فەرمی ئێلامی کردووە کە ئەو ڕووداوانە کە لەسەر نەوتکێشەکان ڕوویداوە لەلایەن هێمن نەبووە و وەزیری دەرەوەی ئێران بە سۆتێکی فەرمی باسی ئەوەی کردووە کە ئەو کارە احتماڵاً کاری گروپی بی کە منزوری لە گروپی بی وڵاتانی عەرەبستان و ئەماراتی متحیدە عەرەبی و ئیسرائیل و هەروەها بەشێک لە تیمی نزیک بە دۆناڵد ترامپ لە کۆشکی سپێن. بەڵام ئەمریکا و ئینگلیسیش باسێتر دەکەن ێژێکی کاری ئێرانە. بەحاڵ ئەو مەسائلەکە لە توولی دوو هەفتەی ڕابردوو ڕوویداوە نیشانەدات کە ئەمنیەت و ئاسایش لە ئاوڕاوە نێونەتەوەیەکانی کەنداوی فاس خەریکە تێتە خواترۆ. ڕۆژی ڕابردوویش فدراسیۆنی نێونەتەوەیی لەسەر مەسالەی حمل نەڕوی دەریایی باسی ئەوەی کردووە و اختیاری داوە بۆ هەموو ئەو کەشتیانە کە لەوێ حرەکەتەکەن کە ئاسایشێکی بێشتر و دقەتێکی بێشتر بۆ بڕۆ. بەحاڵ ئاسایشی خەریکی بێشتر دەبێت. بەڵام جارێکیش بە باوەڕی من زووە کە بێژین کە شەڕی بە نوعێک نەوتکێشەکان خەریکە ڕوادات. زۆر باشە بەڕێز پەشەنگ لەگەڵمان بمێنەوە. بەڕێز ئەلیار دێمە لای بەڕێستان. سپاس بۆ بەشداریکردنی بەڕێزیشتان. ڕووداوەکانی کەندا و ێڕشکردنە سەر کەشتیەکان لە ڕۆژانی ڕابردوو تا چەند بە زیانی ئێران شکاوەتەوە لە کاتێکدا کە بەردەوام بەرپرسانی ئێران دەست هەبوون لەم ڕووداوانە ڕەت دەکەنەوە. بۆ گوێگرەکان و هەروەها بۆ میوانی بەرنامەکەشتان زۆر سپاس. ئەگەر سەرنج بدەینە ئەم سیاسەتی خارجی کە ئایەتوڵڵا خامنەئی وەک ڕێبەری کۆماری ئیسلامی لە دوودەیەی ڕابردوودا لانێکەم گرتوویەکە بەر دوو ئاراستەی سەرەکی بووە بە بڕوانی من. لایەنێکی ئەوە بووە کە کەسی دیپلۆماتکار و دەستگای دیپلۆماسی ئێران هەمیشە کارا بێت و ئەو شوێنانەی کە پێویستە وڵاتانی ئەوروپایی دەرەوە و ئەو شوێنانەی کە دیپلۆماسی زیاتر معنای هەیە دەستگای دیپلۆماسی ئێران کار بکا و بەخەوت بێ و دیار بێت کە ئێران دەستگایەکی دیپلۆماسی بەهێزی هەیە. لەلایەکە تایبەتەن لە 2003 و شەڕی عێراقەوە سای قودس لە واقعدا بووە کە سیاسەتی خارجی ئێرانی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیاری کردووە و ئەو باسکەش لە منتیقەکەدا زیاتر کە لە بۆچوونی دەوڵەتی ئێراندا ئەمە زیاتر بەهێزە بەرحەڵ ئەوان کاریان کردووە. ئێستا ئەمەی کە ڕووی داوە ئەو مەسەلەی نەفسکێشانە و ئەوانە لە ڕاستیدا شاری خستۆتە سەر دەستگای دیپلۆماسی ئێران و دەستگای دیپلۆماسی ئێران خەریکە بێئێعتبار دەکات لای وڵاتانی ئەوروپایی لای ژاپۆن. ئێوە سەرنج بدەن ئەو کاتێک ئایەتوڵڵای خامنەئی بۆ خۆی لەگەڵ شینزۆ ئابێ دانیشتووە خەریکی مزاکراتە و بەرحەڵ بەحەز دەکات هەڕێک لەو کاتەدا لەم کەشتیانە دەدەن کە پەیوەندیان بە ژاپۆنەوە هەیە. بۆیە ئەمە ئێعتباری دیپلۆماسی ئێرانی بە تەواوی هێناوەتە خوارێ. وڵاتانی ئەوروپایی ڕێتۆریکیان خەریکە وردە وردە سەرڕایەوەی ئاڵمان هێشتا پرسیاری جدی هەیە لەسەرەوەی کە ئەمە ئێران بووە یان نەبووە. بەڵام بەرحەڵ وردە وردە تۆ حەز دەکەی لە ڕێتۆریکدا لانێکم خەریکە دوور دەکەونەوە لە ئێران. ژاپۆن و وڵاتانە کە کڕیاری نەوتی ئێران بوون و بەرحەڵ تێکۆشاون بە دیپلۆماسی ڕێگایەک بۆ ئەم چارەیە ببینەوە لەو کاتێدا ئەوان خەریکی دیپلۆماسین
لە کەشتیەکانیان دەدرێت بۆیە دەمەوە بڵم کە دیپلۆماسی دەستگای دیپلۆماسی ئێران بە تایبەتی کە لەم دەورەیەدا جەوادی زەریف نوێنەرایەتی کردووە اعتباری زۆر هاتۆتە خوارێ و ئەوە بە قازانجی کۆماری ئیسلامی نییە. زۆر باشە لەگەڵمان بمێنەوە بەرز پەشنگ دەگەرم و لای بەڕستان. ئێران بڕیاری داوە تا چەند ڕۆژی دیکە بڕی یۆرانیۆمی پیتێنراوی زیاد بکات. پێتان وایە ئەمە چ کاردانەوەیکی لێ دەکەوێتەوە؟ بەحاڵ ئێران بنوعێک دەتوانین بڵێن کە لە کاتێک کە ئەمریکا لە تاوافقی پەچکۆیەک هاتخە دەرۆ هەرچەند وڵات ئەوروپاییەکان رووسیە و هەروەها چین تاکیدیان کردووە لەسەرمانەوە لەسەر ئەوەی کۆتنامە کە لە ئێران بەرجامی پێ دەڵێن یاسە و ناوی چوارکۆیەکی پێباس دەکەن بەڵام هێمن لە عەمەڵا لە توولی 14 مانگی ڕابردوو شاهدین کە هیچ یاژێژین کەمترین التعهد بتایبەت تعهدی ماڵی لەلایەن ئەو وڵاتانە کە بۆیان متحد و بەرجامزانی وە ئەنجام بووە و ئێران تحتی فشار و گەماوەیەکی سەختتر بووە بەتایبەت وەختە گەماوەی و فشار و تحکیمەکانی تازەی ئەمریکاش دەستی پێکردووە و لەلایەکی تریکەیش ئەوروپایەکان بەتاکید دەڵێن لە منزەرێکی سیاسی هێمە هاین لەگەڵ ئێرانە لەسەر بەرجامە بەڵام لە منزەری اقتصادی کە بۆ ئێران ئەمڕۆ زۆر گرنگە ئێمە شاهدین کە زۆر بە کوندی زۆر بە کەمی خەریکن هەناو هەڵدەگرن و ئەوە جوابگووی نیازەکانی ئێران نیە و جوابگووی ئەو فشارانە کە هاتوسە سەر ئابووری ئێران لەلایەن ئەمریکاوە نییە. ئێمە شاهدین ئێران بنەوەیەک باوەڕی من واکوشێکی نیشان داوە کە وڵاتە ئەوروپایەکان تحتی فشاری خۆی قرار بدێت کە مەترسیەک بدێتە لای ئەوانە ئەو مەترسی بێتە باسی ئەوە لەسەر ئەو ڕێککەوتنامانە و لەسەر ئەو مەکانیزمانە وەکو ئینستێکس کە لایەن ئەوروپایەکان ناخستەوەی کە پەیوەندی ئابووریەکان بە شرکات هاوێتی ئەمەڵکردیا بنێن بەڵام بەڵێ کاناڵی بازرگانیەکانیان بەڵام ئێمە شاهدین هێشتا ئەو عەمەڵیاتی نەبووە هەوڵی ئاماژەتان پێکرد ئێرانی کردووە کە دەکۆشێت کە ئۆرانیومەکی خۆی لە 300 کیلوگرام کە بێشتر لەو حەدوەسەکە لە بەرجام باسی دەکراوە بواتە سەرتر بێگومان ئەو مەسەلە باس دەبێت کە جارێکی تر قەیرانەکە سەرکاتەوە و لەلایەک و ئێران بەباوەڕین هەدەفی ئەسڵی ئێران کێشەکردنی ئۆرانیومەکە نییە هێشتا هەدەفی ئێران ئەوەسە کە ئەوروپایەکان تحتی فشاری خۆی دابنێت کە لەسەر مەسائلی بازرگانی پەیوەندیەکانیان باشتر بکەنەوە. زۆر باشە بەرز ئەلیار ئێوە پێتان وایە ئەوەی کە بەڕێز پەشەنگیش ئاماژەی پێدا پێتان وایە ئێران بتوانێت ئەم گوشارە لەسەر وڵاتانی ئەوروپایی دروست بکات؟ من پێم وایە ئێران لەگەڵ وڵاتانی ئەوروپایی لە مەرحلەی ئەوەڵدا زۆر تێکۆشا کە حەچی ئەوان بەلای خۆی داڕاشێشێەوە ئەمریکا بکاتە خەتاباریەوەی کە چۆتە دەرەوە لە بەردام تا حدێک ناڵم ئەوان ئەمریکایان خەتابار نەکرد بەرحەڵ پەیوەندی و پەیوەندی استراتیژیکی ئەوان لەگەڵ ئەمریکا جیاوازە بەڵام بەرحەڵ عەچیان بۆ لای ئەمریکا زۆر نیشان نەدا مانەوە لە بەرجامدا و تێکۆشان بەرجامیش ڕاگرن بەڵام ئەوەی کە ئەوان پێشنیاریان کردو ئێمە پێشتریش ئەوە هەر باس کراوە بە عەمەلی ناتوانێت ئێران نەجات بدا قسەکە لەسەرەوە نییە کە ئەوان نایانەوێ ڕەنگە ئەوان زۆریان بوێ کە بەڕاستی ئەم پرسە لانیکەم بەرە و عقاری نظامی نەگرێ و چارە نووسەکەی نەبێتە شەڕ بەینی ئێران و ئەمریکا بۆ ئەوە ڕەنگە زۆر کار بکەن بەڵام بە عەمەلی ئەوەی کە ئەوان پێشنیاریان داوە لەباری ئابووریەوە ناتوانێت یارمەتیەکی ئەوتۆ بە ئابووری ئێران بکە بۆیە ئێران هەست دەکا لەم بینەدا کە ئەمریکا لە بەرجام چۆتە سەرێ و بە تەعهوداتەکەی پێبند نییە لەلایەکی تریشەوە ئەوروپایەکان هەنیا دەیانەوێ ئێران ڕاگرن و هیچ یارمەتیەکی عینی و ئابجەکتیڤی نادەن کە لەو قەیرانە بێتە دەرێ بۆیە وەک بەرەز پەشەنگیش ئاماژەی پێکرا و دەیەوێت زەختیان بخاتە سەر کە ئەوان بەوە تەحریک بن بەڵام من پێم وایە ئێران لەوەدا قازانج ناکە ئەمڕۆ بۆ نمونە جێگری وەزیری دەرەوەی رووسیا قسەی کردووە سەرڕای ئەوەی کە لەلایەکەوە دەڵێ ئێمە تەوسیەمان کردووە و بە ئەمریکایەکانمان کوتووە کە سەرباز نەنێرن و ئێران تحریک نەکەن بەشەر بەڵام لەو لاشەوە دەڵێ ئێمە تەوسیەمان بە ئێرانەوەیە کە لە بەرجام بمێنێتەوە و ئاوە بەڕاحەتی دیپلۆماسی نەکشێتەوە و تەحلیلی نەکا بۆیە من پێم وایە ئەمە جواب ناداتەوە لەو بارەیەوە تر هەیە لەو بارەیەوە کە دواتر ئارستان دەکەم. زۆر باشە بەڕێز ئەلیار لەگەڵمانە بمێنەوە هەر لەبارەی دوایین کاردانەوەکانی بەرپرسانی کۆشکی سپی و هەردوو لایەنی دیموکرات و کۆماریەکان ڕۆژ عەلیزاڵە پەیامنێری ڕوودا و لە واشنگتن لەگەڵماندا ڕۆژ دوایین کاردانەوەکان بەرامبەر بە بڕیارەکەی ئێران لە واشنگتن چییە؟
میوانەکانت باش دیارە لە واشنگتن پرسێکی زۆر یان نیگەرانێکی زۆر لەسەرەوە هەیە کە ئایا ئەمریکا هێرش دەکاتە سەر ئێران یانە بەتایبەت لای دیموکراتەکان جەختەوە دەکەنەوە کە بۆی ئیداری دۆناڵد ترامپ هێرش ئەنجام دا پێویستی بە ڕەزامەندی کۆنگرێس هەیە بەڵام لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا ینی بە شێوەیەکی سیستماتیکی و پلانێکی ورد ئیدارەی ئەمریکا بەتایبەت وەزارەتی دەرەوە هەوڵی ئەوەی داوا کە ڕای گشتی دەوە تێبگەینێت ئەگەر ئێران هێرش بکاتە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا یان هاوڵاتی ئەمریکا دەتوانێت وەڵامی ئێران داتەوە بەبێ ئەوەی کە بگەڕێتەوە بۆ کۆنگرێس بەتایبەت باس لە یاسای وەڵامدانەوەی هێرشەکانی یانزەی سپتێمبەر دەکرێت کە لە ساڵ 2001 ئەمریکا بەکارهێنا بۆی بەرپەرچی ئەو هێرشبەرانە بداتەوە ئەمریکی کە لەو شتانەی کە ئیدارەی کۆشکی سپید باسی لێوە دەکات بە شێوەیەکی تەواو باسییان مەسەڵەن بە شێوەیەکی زۆر ڕاستەوخۆ باسی ناکەن بەڵام بە شێوەیەکی نیمچە ڕاستە خۆ دەڵێن ئەگەر پێویست بێ مەتوانین هێرش ئەنجام بدەین بە پێی یاسایە بەڵام لە هەمان کاتا جەختش لەوە دەکەنەوە کە ئەوان ڕوبەڕووبوونەوەی سەربازیان لە ناوچەکە ناوێت دۆناڵد ترامپ سەرەتای کامپینی هەڵبژاردننی خۆیەوە زۆر جەختی لەوە دەکردەوە کە ناوێت ئەمریکا جارێکی دیکە لە شەڕێکی دیکە ڕۆژهڵاتی ناوەڕاستەوەی کە ئەو پێدەوە شەڕێکی ناوەڕوور پەیوەست بێ بە شەڕێکی دیکەوە بەڵام لە هەمان کاتیشدا لە نێو هەندێک لە کۆنگرێسمانەکان و لە نێو هەندێک لە سیاسەتمەدارانی ئەمریکاشا دەبینین کە داوا دەکرێت وەڵامێک بۆ هێرشەکانی ئەمریکا هەبێت بەتایبەت هەندێک لە سیناتۆرە زیاترم داواکاری لەلایەن کام لایەنە دیموکراتەکانە یا کۆماری خوازەکان لای کۆماریەکانەوە و کۆماریانش بەتایبەت کە کۆنزەرڤەتیڤ و نزیکن لە دۆناڵد ترامپ و دەیانەوێت وەڵامێکە بێت چونکە دێرە فوات شتێکی زۆر گرنگە ئەوەشەوەیە کە ئەمریکا ڕاستەوخۆ ئێرانی بە هێرشەکانی سەرتانکەرەکان تۆمەتبار کرد ئەمە تۆمەتێکە کە پێویستی بە وەڵام هەیە ینی هەر دوای ئەوەی کە ئەمریکا ڕایگەیاند ئێران لە پشتێ مێرشانەوە لە نێو میدیا و سیاسەتمەدارانی ئەمریکا یەکسەر پرسیارەوە دروست بوو پاشە ئێستا چی دەکەن چۆن وەڵامی ئێران دەدەنەوە چۆن ڕوا دەکەن کە ئێران ئەمە ینی نەخۆزێتەوە جارێکی کە هێرش کاردانەوەی دیموکراتەکان چیە لەسەرم پرسە ببووری جۆم لەدەنگن کاردانەوەی دیموکراتەکان چییە؟ دیموکراتەکان زۆر بە وریاییەوە دەیانێت مامەڵە لەگەڵ ئەو پرسیار بکەن زۆر وشایی دەدەنە دۆناڵد ترامپ کە نابێت شەڕ ئەنجام بدات و نابێت بەتایبەت شەڕێک ئەنجام بدات بە پێی ڕەزامەندی کۆنگرێس دەبێت بۆ هەر جۆرە شەڕێک بگەڕێتەوە بۆ کۆنگرێس بەڵام شتێکی دیکە لە نێو میدیا و شرۆڤەکارانە باس لێ دەکرێت و لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زۆر سەرقاڵی بوو ڕاستیەوەشەوە بوو کە هاوپەیمانە ئەوروپیەکانیان ڕازی بکەن بەوەی کە ئەو هێرشانە بەڵێ بەڕاستی لەلایەن ئێرانەوە ئەنجام براوە لە سەرەتا بینیمان کە ڤیدیۆیەکیان بڵاو کردەوە لە وەزارەتی بەرگری ئەمریکاوە دواتر هەر دوای ئەوەی کە شارێکی زۆریان بۆ سەر کۆمەڵک وێنە و هەندێک دۆکومنتی دیکەیان بڵاو کردەوە کە بەپێی وەزارەتی بەرگری دەسەلمێنێت کە ئێران بڵێ لە پشتێ و هێرشانەوە بووە ینی ئەمە وای کرد کە تەنانەت وەڵامی ئەو پیتاندنی یۆرانیۆم تۆزێک درەنگتر بێت لە واشنگتن ینی بەپێی کاتێک کە ئێران ڕایگەیاند پیتانیۆم زیاد دەکات پیتاندنی یۆرانیۆم زیاد دەکات واشنگتن وەزارەتی دەرەوە هێشتا سەرقاڵێەوە بوو کە کەیسێک دروست بکات کە دیسەلمێنێت بۆ هاوپەیمانەکانی هاوپەیمانە ئەوروپیەکان ژاپۆن و وڵاتانەی دیکە کە بەڵێ ئێران لە پشتی ئەم هێرشەوە بووە بەڵام بە شێوەیەکی گشتی نیگەرانێکی زۆر لە نێوخۆی واشنگتن لە ئەمریکادا هەیە کە ئەم هێرشانەی سەرتانکەرەکان کەشتێنەوتیەکان ئەمریکا ناچار دەکات کە هەڵوێستێکی دیکەی هەبێت ئایا هەڵوێستەکە ڕوبەڕووبوونەوەی تەواوی سەربازی بە هێرشتێکنی سەربازی تەواو دەبێت یان بە شێوەیەک لە شێوەکان بەرپەردانەوەیەکی سەربازی سنووردار دەبێت ئەمەی دووەمیان ئەگەری زۆرتری هەیە زۆر باشە ڕۆژ علیزاڵە پامنێری ڕوودا و لە واشنگتن لەگەڵمانە بیگەلێک سپاس دەکەم بەرەس پەشەنگ دەگەڕێمە لای بەرەستان باسی ژاپۆن کرا ژاپۆن بە مەبەستی نێوەنگیری سەردانی ئێرانی کردو عێراقیش ئەم هەوڵەی دا و ئێستا باس لە نێوەنگیری مسر دەکرێت پێتان وایە ناوکۆکیەکان با ڕێگەی دیپلۆماسی چارەسەر بکرێن بەرز پەشەنگە گردوێتان لە من بێت زۆر باسە باسی ژاپۆن کرا پێتان وایە ژاپۆن بە مەبەستی نێوەنگیری سەردانی ئێرانی کرد و عێراقی ژەم هەوڵەی داوە و ئێستا باس لە نێوەنگیری مسر دەکرێت پێتان وایە کە ئەم دۆخەی کە ئێستا لە نێوان ئێران و ئەمریکا هەیەم ئاڵۆزی کە دروست بووە بە ڕێگەی دیپلۆماسی و گفتوگۆ چارەسەر بکرێت
طبعا من مسألة زۆر گرنگ کە ئێستا لە تارانە باسی دەکرێت و حەز دەکرێت کە تاثیرش دانێ کە ئەو سەفەرانە وەکو سەفەرێکی زۆوابە بە تاران جوابی نەداوە ڕێگەی دیپلۆماسی لێبەرگریاوە ڕەهبەری ئێران بەسەراحەت ئێلامی کرد لەگەڵ ناوەڕاست مذاکرە ناکات ئەو ذهنیەتە ئەو مەبحەسی ڕەوانیەسە کە ئێرانی وە دەرکێکی ئێرانیەکان لە شخصی دۆناڵد ترامپ دەرکیان کردو ئەوەیە کە بەرداشتی تاران ئەوەیە کە ترامپ بە شوێنی شەڕ نییە و ترامپ ها بە شوێنیەوە کە تاوافقێکی تازە بکات و ئێرانیش دەکۆشێت کە ئەو تاوافق ئەگەر یا ئەو ئۆتوێژانە کردگەرەی کەسی ئەگەر فەرمی بێت و بێت بەمت زوویە نەبێت بەم تازەی نەبێت و ئەستراتژی گشتی وەک ئەستراتژی ئەوڵ ئێران ئەوە بووە مقاومەت بکەن تا ساڵی 2020 تا وەختی هەڵبژاردننی ئەمریکا بەڵام حتا بەرداشت ئێرانش ئەوەیە کە لە 2020 باتەوەژ بوو ئەو ڕقیبەکە دۆناڵد ترامپ هەسی وەکو بایدن شانسی ئەوە کە ترامپ جارێکی بێتەوە سەر کۆماری ئەمریکا زۆر بێشتر لە بەخێنن بەڵام ئێرانیەکان بەرداشتیانەوە کە هەموو ئەم مەسئلەی کە خەریکە ڕوودات نیشان لەوە نادات کە ترامپ ها بە شوێنی شەڕ و ئەوە بۆ باسی ئەوە بۆ باوەڕی من کە لەسەر مەبحەسی دیپلۆماسی فعلا ئێرانیەکان تاکید لەسەرەوە بکەن کە هێمە واردی مذاکرەک نابین بەڵام هەرچەند دوو پەیامی جیاواز دەنێرن بەشێکی ئێران کە بەشێکی خوددەتمەندی ئێرانە باس لەوە دەکات کە بە هیچ عنوان لەگەڵ دەوڵەتی ترامپ مذاکرە ناکات و توێژ ناکەن بەڵام بەشێکی دیکە کە دەوڵەت و وەزیری دەرەوەی ئێرانە دەڵێن کە ئەگەر زمانێکی نەرمتر بە زمانێکی محترمانەتر لەگەڵ ئێران باس بکرێت هێمە حاضرین مذاکرە بکەن ئەو دوو بەشیشە بەباوەڕ لەگەڵ یەکتری هەماهەنگن یعنی ئەوە نییە کە دوو جەنگی جیاواز لە دوو شوێنی جیاواز بێت نوعی تەقسیم کار کراوە بەباوەڕ من ئەو ڕووداوانە کە ڕوویداوە یعنی هاتنیشین زۆر کۆششەکان کە دەوڵەتی عێراق کردی ئەو مەباحثشە کە دەڵێن کەسە دەوڵەتی مصر خەریکە فعلا ئەمانە جواب ناداتەوە ئێران جارێک خۆی ئامادە کردو کە تا چەندین مانگی دیکەش وەزیەتێکە هەروە بمێنێتەوە و ئەگەر ڕووداوێکی پێشبینی نەشده وەکو مەسئلە کە خلەکەندای پاسە خەریکە ڕوودات یا مەسئلەێک جاروبار لە بەغایە مەشاهدین کە دەڵێن موشکە بۆ باڵیۆخانەی ئەمریکا شلیک بۆ یا دوکەش باسی ئەوە دەکرێت کەسێک کاتوشە شلیکرا بە ڕووداوێکی پێشبینی نەشده ڕوونەدات ئێران ڕەوەندەکەی خۆی سەیەکات کە حوز کات بە ئەوم وەزیەتە بڵات کە بزانێت کە مروری زەمان مسئله زمان چه تاثیرێکدا نێت لەسەر ئەوەی کە ئامریکایەکان لە عەمەڵا چی دەکەن شاهدین لە چەند هەفتەی ڕابردوو موزع و نوعی قسەکردنی دۆناڵد ترامپ لەسەر ئێران زۆر نەرمتر بوو چەندین جار تاکیدی لەسەرەوە کرد کە من نامەوێت شەڕ بکەم من هاتووم وتوێژ بکەم ئێرانم پێ خۆشە و حتا لە دوای ئەو ڕووداوانیشە کە لە کەنداوی پاسەوەی داوە بەڕقمیەوە کرد وزارەتی بەرگریی ئەمریکا تاکیدی کرد یا گروپی سندکام تاکیدی کرد کە احتمالی زۆرکاری ئێرانە ئێمە شاهدین واکنشێکی ترامپ نیشانیدا واکنشێکی نەرمە و کەسی مەسائلێک ڕوویدا وەڵێ زۆر مهم نین هەموو ئەوانە تاثیردا سبان ئەو سایکۆلۆژی یا ئەو مەسئلەی ڕەوانی لە تارانە کە ترامپ بە شوێنی شەڕ نیە هەست فعلاً ئەتوانن ئەوەند ئەوە ئەدامە بدەن کە ئێران لە مەواضعی خۆی نێتە دواتەوە زۆر باشە بەڕست پەشەنگ لەگەڵم بمێنەوە بەرز ئەلیار دێمە لای بەڕستان بەدانانی ئەو 12 مەرجەی کە ئەمریکا بۆ دانوستاندن دەستی پێکردووە و دیاری کردووە و بە ئەگری ڕوودانی جەنگ لە نێوان هەردوولا بە جۆرێک شرۆڤەکاران دڵێن ئەمریکا ئێرانی کیشومات کردووە ئێران پێتان وایە چۆن دەتوانێت لەم دۆخە ڕزگاری بێت بە بڕوای من دوو حاڵەکە من لەم چەند ڕۆژی ڕابردوودا بابەتێکم نووسی بوو لەسەر گروپێک بەناوی بیلدەربێرگ ئەوانەی کە کاریان کردبێت لە پەیوەندی نێونەتەوەییدا ئاشنایەتیان هەیە لەگەڵ ئەم گروپە کاریە یا ئەمە شتێکە کە تەوزیحێک ئیجازە بدەیت پێم وایە چۆن ڕاستەوخۆ پەیوەندی بە سیاسەتی ئەمریکاوە هەیە لەمەڕ ئێراندا گروپی بیلدەربێرگ دوای جەنگی جیهانی دووەم 1954 دروست کرا بۆ سازکردنەوە و خەرەبووکردنەوەی پەیوەندیەکانی نێوان ئەوروپا و ئەمریکا بە دوای شەڕدا و ئەوەی کە پێشگیری بکەن لەوەی کە خەیرانی لەونەوە دروست بێتەوە پێک دێت لە زیاتر لە 100 کەس لە سیاسەتمەداران ڕئیسی گەورەترین شەریکی کۆمپانیە ئابووریەکان دەبیرکولی ناتۆ فەرماندەکانی ئەرتەش هی وڵاتانی ئەوروپایی و ئەمریکا و ئەمە پەیوەندیەکی دێرینە هەیە ئەم کۆنفرانسە هەموو ساڵێک دەژیرێ هەردارە لە شوێنێک خودی نێوەکە بیلدەربێرگ نێوی هۆتێلێکەوە هۆتێلێکی بچووکە لە نزیک شاری لایدەنی هۆلەند دیارە من لە ئەنگلی ئەم تێۆری تەوتە ئەو تێۆری کۆنسپیرسی و ئەوەی کە دنیا لە پشت دەرگا داخراوەکانەوە بڕیاری لەسەر دەدرێ و ئەوە نیم بەڵام مشخصن لە کۆنفرانسی ئەم ساڵدا ئەمریکا زۆر بەهێز بەشداری تێدا کرد هەم کۆشنێری زاوای ترامپ و هەم وەزیری دەرەوە مایک پۆمپۆ بەشداریان تێدا کرد و کۆمەڵێکی دیکە هەنری کەسنجەر و خەڵکی دیکەی ئەمریکایی و ئەوروپایش
زۆر باسی تێداکراوە دیارشتی زۆر لە نایەتە دەرێ بەڵام لە پرسی ئێراندا بە بڕوای من لەوێ بەحسی جدی کراوە ئێرانیەکان تا حدێک حاڵی بوون ئەوەی کە بەڕێز پەشەنگ ئشارەی پێ دەکات لەوەی کە ئێران نەوعێک بەو نەتیجەیە گەیشتووە کە ئەمریکا بە تەمای شەڕ نییە من دوو حاڵەتە ئەوەی کە ئێران ئێستا دێکا و ئەو ئاکتە سیاسیانێک کە ئێستا ئێران لەم ڕۆژانەی ئەخیردا لەم 20 ڕۆژەی ئەخیردا دێکا لە ڕوانگەیەکەوە دێ یا لە کۆنفرانسی بلدەربەر و لە شوێنەکانی تری کە پەیوەندیان بەوە هەیە ئێرانیەکان خەبەریان پێگەیشتووە کە ئەمریکا 100% بەتەمای لابرنی حکوومەتی کۆماری ئیسلامیە و خەڵکی لێ ئاگادار کردوتەوە و ئەو سیاسەتە دنبال دەکا و هەرچیش دەیکا لەو ماوەیەدا لە ڕاستیدا تاکتیکە کاری تاکتیکیە و هەدەفەکەی یەکشتە ئەگەر بەو نەتیجەیە گەیشت بێ ئەو هەڵسوکەوتەی ئێستا دەیکا بۆ ئەوەیە کە نەوعێک بڵە دیپلۆماسی زۆر معنای نەماوە دڵی ژاپۆنش بێشێ مهم نییە دڵی وڵاتانی تریش بێشێ مهم نییە ئێمە دەبێت ڕێزەکانی خۆمان تونندکەینەوە اقتداری خۆمان شان بدەین و بەرحاڵ ئەو یەک دەستێ نیشان دێن چون هەرچی بیکەین تازە دیپلۆماسی ئێمە نەزار نادا و ئەوە تەنیا کات بۆ ئەمریکا دەکرێت بۆ پلانەکانی حاڵەتی دووەمی ئەوەیە کە بەو نەتیجەیە گەیشتە بێت نییە ئەم خەبەرەیان پێگەیشت بێت کە ئەمریکا بەتەمای شەڕ نییە ئەمەی کە دیارە ئێستا لە زمانی ترامپدا بەڵێ ئەمە ڕاستە زمانی نەرم بۆتەوە تەنانەت پۆمپێۆش باسی 12 مەرجەکە ناکا ئێستا و کوتوێتی بێ قەید و شەرط لەگەڵ ئێراندا دەنشین و حاضر بە مزاکرین ڕاستاردە دەنێرن بۆ ئێران لەم حاڵەتەشدا ئەگەر ساغ بوو بێتنەوە کە ئەمریکا لەم مەقتەعەدا بەتەمای شەڕ نییە ئەم کارانە بۆیە دەکەن ئەوانن ئێستا ئاگرسیڤن و ڕوو لە پێش سیاست دەکەن و نەوعێک تەهاجمی سیاست دەکەن بۆ ئەویان نهایەتەن بۆیان نییە دیپلۆماسی نەکەن لەگەڵ ئەمریکا بەڵام پێیان خۆشە بە دەستێکی قەویترەوە سەنگەرەکان کە پێیان وایە زۆر هاتۆتن خاچی ئێرانەوە و ئێران زۆر لەژێر فشاردایە تۆزێک سەنگەرەکانیان بەرنەوە پێشێ و بە دەستێکی بەهێزترەوە بڕۆنەوە نێو مفاوزات و دانیشتن و بەحث لەگەڵ ئەمریکا بۆیە من پێم وایە هەردووک مەسەلەکە پەیوەندی هەیە چون لە سەرەتای ئەو مانگەیەوەیە تقریبا هەم سیاسەتی ئەمریکا گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە و هەم ئێرانیش ئاوا بێپەروا خەریکە نیشان دەدا کە تەهاجمیە و بەرحاڵنەوەک حملەی زاهر دەبێت زۆر باشە بەڕێز عەلیار لەگەڵم بمێنەوە دەچینە نیویۆرک مەجید نزامە دێنگلی بەرپرسی نووسینگەی ڕوودا و لە نیویۆرک لەگەڵمادا مەجید دوایین کاردانەوەکان لە نەتۆیەکگرتووەکان لەبارەی بڕیارەکەی ئێران چیە و باڵوێزی وڵاتان لە نەتۆیەکگرتووەکان سەبارەت بە زیادکردنی بڕی یۆرانیومی پیتێنرا و لەلایەن ئێرانەوە چی دەڵێن؟ ئەم کاتت باش ئەم کاتەی بیستەران و میوانەکان پیش باش کاردانەوەکان کۆدەنگیەکی نێودەوڵەتیە لە هەر 15 ئەندامەتی ئەنجومەنی ئاسایشەوە لە دژی بڕیاری ئێران بۆ بە پراکتیکی پێشەڵکردنی ڕێکەوتن نامەتەوەەکە خۆیان شەرواڵێن ینی پێش ئەو بڕیارەی دوێنێ فواد لە کاتی هەڕەشەکانی ئەمریکا بەهۆی ئەو ڕووداوی کە لە کەنداوی عمان ڕوویدا کۆمەلگای نێودەوڵەتی دابەش بوو بەرەیەکی باوەڕی بە ئەمریکا بوو وەتوانم بڵم لە ئەسەر ئاسی ئەنجومەنی ئاسایش تەنها بەریتانیا ئەیوت ئێمە باوەڕمان بەوەیە بەو هەڵسەنگاندنی ئەمریکا کە دەڵێت ئێران بەرپرسیارە بەرەیەکی دیکەی فراوانی نێودەوڵەتی هەبوو کە پشتگیری لە مەوقفی ئێرانی دەکرد لەگەڵ هەڵوێستی ئێرانیا بەڵام دوای ڕاگەیەنراوەکەی ڕۆژی دووشەمە زۆر ڕوونکە دەرەوەیەکی زۆری لە هەڵوێستی ئێرانیدا لەسەر ئاستی دیپلۆماسی نێودەوڵەتی ئێستا بینین تەنانەت ئەڵمانیاش کە یەکێکە لە گەورەترین دەنگەکانی پشتگیری ڕێکەوتنامە ئەتۆمیەکە دەڵێت ئێران دەبێت دۆخەکە هێورتر بکاتەوە ئێران ئەنگلا مەرکەل ڕاوێژکاری ئەڵمانی دەبێت یان پابەند بێت یاخود ئامادە بێت بۆ دەرئەنجامەکان یعنی لە ئەڵمانیا وەکو دەزانی زۆر دیپلۆماسی شێوازی لە پەیامی نێودەوڵەتیە بەڵام هەڕەشە دەدا ئەڵمانیا هەڕەشە لە ئێرانیدا ئەوە کارەکەشی چییە چونکە ئەوروپا دووربینانەتر بیر لەم بابەتاکاتەوە دیپلۆماتکارانی ئەوروپا دەڵێن ئێمە دەزانین کە ئەگەر بکشێنەوە دەرئەنجام ئەگەرێکی زۆر هەیە کە شەڕ ڕوو بدا ئەگەر شەڕ ڕوو بدا ئێمە یەکەمین زەرمەندی دەبێت وەکو چۆن لە سووریا بینیمان بۆی شەڕی عێراق سووریا ئەوروپا چۆن زەرمەند و لایەنی ئاوارەوە لایەنی ئابووری و لایەنی ئەمنیشەوە ئەوان نایانەوێ ئەمە ڕوو بدا
بەڵام ئێران وا دیارە ئەم بڕیاریدا وەکو شارێک بۆ سەرێکێتی ئەوروپا چونکە وەکو دەزانی لە هەواڵەکان سێ مانگە باسی ئەو پاکێجە دەکرێت پاکێجە ئابووریە کە ئەوروپا پەیمانی داوە کە قەرەبووی ئابووری ئەو زەرەرە ئابووریانە کات کە بەهۆی سزای ئەمریکیەوە ئێران تووشی بووە و ئەوروپا پلانێکی ئامادە کرد کە بە بێ بەکارهێنانی دۆلار کە میکانیزمێکی زۆر ئاڵۆ بکەن کە ئەو لە ڕێگەی سیستەمی کەناڵی بازرگانی ئینستێکس داوەیە کە کۆمپانیەکانی ئەوروپا ئامادە نەبووە ئەو کارە بەشێکی زۆریان و یەکێتی ئەوروپایاڵی منابین چ بکەین حاڵەتەکە بەو شێوەیە چاوەڕوانی ژاکرێ بتوانن ئەو مەرجانی ئێران جێبەجێ بکەن کە ئێران دەڵێت تا کۆتاییان ماگا لە جێبەجێ نەکەن ئێمە دەست دەکەینە پیتاندنی یۆرانیۆم بۆ سەر 100 کیلۆوە و ئێران وەکو فشارێک بەکاریێنێ بەڵام فشارەکە دیار نییە کە دەرئەنجامی ئەدێت یان نا چونکە ئەوروپا ناتوانێت ئەو داواکاریانەی ئێران هەموو یاخود زۆربەی داواکاری ئابوووریەکانی ئێران جێبەجێ زۆر باشە مەجید نزامە دەنگلی بەرپرسی نووسنگەی ڕوودا و لە نیویۆرک لەگەڵمانابووی گەلێک سپاس دەکەین. بەرز پێشنگ دەگەڕێمەوە لای بەڕێستان لەم نێوەندەدا هەوڵەکانی رووسیا و چین وەکو دوو وڵاتی زلهێز لە کەمکردنەوەی ناکۆکیەکانی ئێران و ئەمریکا چۆن دەبینن؟ سیاسەتی دەرەوەی چین و رووسیا بە باوەڕ ئەوەندە جیاوازی نەبوو لەگەڵ ئەوروپایەکان. آخر مۆزەیەکە وەزارەتی دەرەوەی چین بەسەرێکی فەرمی کرد کەسی هەر ئەمڕۆ بوو محکومی کردو ئەو زۆربوون و گەشتەبوونی فشارەکانی ئەمریکا لەسەر ئێران و ئەبرازی مەترسی و نیگەرانی کردو کە کێشەکان لە کەنداوی پاسە خەریکە بە شوێن بە وەزیەتێکی زۆر نادیار و زۆر پڕ لە مەترسی خەریکەواتە بەرەو بەڵام ئێمە شاهدین لە عینی حاڵ کە چین تاکید لەسەرەوە دەکات کە تەحریمەکانی ئەمریکامان پێ قبوڵ نییە استقلالی خۆم لە سیاسەتی دەرەوەی خۆم و هەوها لەسەر مەسالی ئابووریەوە مەبەرەوە لە عینی حاڵ چین کە یەکێک لە کەسانێکە بێشترین نەوت لە ئێران دەسێنێت یەکێ لە سێ وڵاتە کە بێشترین نەوت وارد دەکات هەموو وارداتی ڕەسمی خۆی لە نەوتێران لە سفر دەگەێنێت و واردەکەی قەتەکات ڕووسەکانیش هەروانە یعنی شاهدین کە بینی سیاسەتی ئیعلامیان ئەو سیاسەتەکە ئیعلامی دەکەن و لەگەڵ سیاسەتی ئیعمالیان ئەوە کە لە عەمەڵەکەن لەگەڵ ئێرانەوە وەکو ئوروپایەکانن هەتا بە باوەڕی من ئوروپایەکان هەنگاوێک باشتر بوون لە رووسیا و لە چینێکە لە حاڵی سیاسی بە ئێرانیەکان زۆر نزیکتر بوون وە پەیوەندیێکی قوڵتریان بوو لە توولی چەند دەهەی ئەخیر ئەو مەوازە لە کاتێکە ئێران نیازی بە وەسەکە نەوتی بفرۆشێت لە کاتێکە نیازی هەستکە حمایەتێکی جدی و عەمەڵیاتی تری لێ بکرێت ئەوەندە لە کێشەکانی ئەمڕۆ ئێران کەم ناکاتەوە لەسەر ئەویشە زۆر ئێستا لە تارانە جدی ناگرن ئەو مەوازە شاید لە بازێک لە ڕۆژنامەکان لە بازێک لە ئاژانسە هەواڵەکان باسیەوە دەکەن کە ئەمڕۆ چین وایەوت دوێکە رووسیا ئاوایەوت بەڵام هەوێت لە عەمەڵا تەئسیرێکی ڕاستەخۆوە تەئسیرێکی مثبت لەسەر ئابووری ئێران و اقتصادی ئێران دابنێت ئەوە شاهدین لەسەر ئەوە لێرەدا ئەو بمگورە ئەو پرسیارە دروست دەبێت ئایا تاران تاوەکوێستە توانیەتی ببێتە هاوپەیمانێکی ئەوەندە بەهێزی چین و رووسیا و لە ئەگەری ڕوودانی هەر شەڕێک پێتان وایە کە ئەو دوو وڵاتە پاڵپشتی ئێران بکەن و بچنە بەرەی ئێرانەوە؟ من وافق نەکەم پەیوەندیەکانی ئێران لەگەڵ چین و رووسیا پەیوەندیەکانی دۆستانە زۆرش دۆستانە بەڵام پەیوەندیەکی ئستراتیژیک و پەیوەندیەکی ئەمنیەتی و نظامی نییە کە کێشە یەکێکان بە خەتەر و مەترسی دووچار بێت یەکێکی وڵاتی دیکە عەمەڵ بکات چون ئێمە شاهدین لە سیاسەتی دەرەوەی ئێران لە مەنزەری ئەهەمیەت و ئێران لە ڕێدەی وڵاتانی دەستەی شەشومە کە ئەهەمیەتی بینی 45 تا 55 هەست لەو بەیانیەوە هەر ساڵ وەزارەتی دەرەوەی رووسیا دەرێکات و لەسەر چینیش تقریبا وەزیەتی ئێران ئەوەسە هەرچەند لە تاران بەعزێک دەڵێن کە پەیوەندیەکانی تاران مۆسکۆ یا تاران چین پەیوەندیەکی استراتیژیکە بەڵام لە عەمەڵ پەیوەندی استراتیژیک فەکتۆریەکی هەست نیشانەیەکی هەست کە ئەو نیشانێرە لە پەیوەندیەکانە نییە و بە حاڵ ئەوان وەکو وڵاتێکی دۆست تەماشا دەکەن کە منافعی خۆیشان ئەپارێزێن ئێمە شاهدین ڕووسەکان لە ئەوجی هاوکاری ئەتۆمی لەگەڵ ئێرانە لە ئەنجومەنی ئاسایش لە بەرامبەر ئێرانە ڕێیانەدا
خب حاول نشان ذات كأو بيوندانا بحيش عنوان بيونديك استراتيجية والنفع خوان بويان أو نذكر بالنسبة هالشيء ديك اللي قويلا طبعا حاول والله لأويك الشغل لبنا وشكل بعض من استقبالنا كان وأجد على مسألة لأنجمني أساس مكتب كريت باحتمال يزور رأي وتوي والله كان هو مواجهة بيت. زور باش برز پشنگ لگلم بمنو برز علیار دملای برستان وکو پندکی پیشینیان هی علی لهر شەڕێکی شا قازانج و خێرێکی تێدایە پێتان وایە ڕوودانی جەنگ لە نێوان ئێران و ئەمریکا بۆ دوو وڵاتە تا چەند قازانجی هەیە و تا چەند زەرەر دەبێت ئەگەر ئەوەی کە باز دەکرێت شەڕێکی مەحدود بێ من پێم وایە دیارە خەڵکی تریش بەحسی ئەوەیان کردووە کارناسان بەڵام خۆشم لەو بڕوایەدایە بە تایبەتی نیروهای نظامی و ئەسکەری ئێران پێیان خۆش شەڕێکی مەحدود هەبێ کۆنترۆل شۆدەوە بزانن ئەو سەرەکەی دیار بێ ئەگەر لەو حدەدا بێ بڕوای منەمە بە قازانجی ئێرانە ئەوە لەوەدا قازانج دەکات بەشێک لەو تەحریکانەی کە دەشیکە هەم لە بە ناردنی موشک بۆ نزیک سەفارەتی ئەمریکا ئەو ئەخبارەی کە دەیبیستین یا حملە بەم کەشتیانەوە ئەوانە تۆزێک لەوە دەچێت تەحریکی تێدا بێ بۆەوەی کە ئەمریکاش مەحدود جواب بداتەوە شۆنێک بۆ بارانکایە شتێکدا لەو حاڵەتەدا بە بڕوای من ئەمە بە قازانجی ئێرانە دەتوانێت ناوخۆی خۆی پێ یەکدەست بکاتەوە نیروهای حکوومەتی پێ یەکدەست بکاتەوە بەنەوەی اقتداری خۆی نیشاندا حملەیەکمان کردووە حملەیەکشمان پێکراوە بەرحاڵ لە دیدی خۆیانەوە ئەمە دەتوانێت یارمەتی دەربێت بەڵام ئەگەر ببێتە شەڕێکی پراوپەر بە بڕوای من هیچ خێرێکی بۆ ئێران تێدانە مطلقاً زەرەرەوە سەد لە ئێستاوە دیارەکە ئێرانی هەر وڵاتێکی دیکە لەو ناوچەیەدا لە بەرابەر ئەمریکادا ناتوانێت هیچ شانسێکی هەبێ و هەم بۆ وڵاتەکە خراپەوە هەم حکوومەتی کۆماری ئیسلامیش لەوەدا 100% زەرەر دەکات ئەوەی کە بۆ ئەمریکا چەندە قازانج بێ بڕوای من ئەمریکا مەساڵحی گەورەتری هەیە تو ناتوانانی فقط بڵێ بەم شەڕە چەندەی قازانج دەبێ یا چەندەی زەرەر دەبێ لە زۆر ڕەهەندەوە بەحسی ئەوە دەکرێت کە ئەمریکا لە ڕاستیدا ئەم فشارانەی بۆ ئێران بۆ هێناوە بۆ نمونە ئێستا کە بەحسی چین و رووسیاش کرا یەکێک لە هۆکارەکان دەتوانێت ئەوە بێت کە ئێران پەیوەندیەکی قوڵی ئابووری لەگەڵ چین هەیە زیاتر لە ساڵی 30 ملیارد دلار وەک لە بیرم بێ و ئەوە زۆر یارمەتی دەرێکی گەورەیە بە ئابووری چین چون ئەوەی کە ئێران دەینێرێ بۆ چین تەنیا نەوت بووە ساکە نەوتەکەش نەماوە بەڵام ئێران بازارێکی یەزگار زۆر گەورەیە بە چین و شەڕی ئەسلی ئەمریکا شەڕی ئابووری و هێژمۆنیە لەگەڵ چین بۆیە بەستنی بازاری ئێران بەڕۆی چینیەکاندا لە واقعدا دەتوانێت فشار بۆ چینیش بێنێ ئەو وەک نمونەیەک لە ڕەهەندی ئەم شەڕەکە ببێت زۆر باشە لەگەڵم بمێنەوە دەچینە لای زنارشینۆ پەیامنێری ڕوودا و لە ئەڵمانیا بزانێکین کاردانەوەکان لە ئەڵمانیا چییە بەرامبەر بە بڕیاری ئێران بۆ زیادکردنی بڕی یۆرانیۆمی پیتێنرا و زنار دوایین کاردانەوەکان لە ئەڵمانیا وڵاتانی ئەوروپی بەرامبەر بەم بڕیارەی ئێران چییە؟ بەڵێ سواتڵاو لە تو لە بیسەرانی رادیۆ ڕوودا و بێتم وڵاتانی ئەوروپی هەمویان زۆر نیگەرانن لە سەرەتاشدا کە ئەم تەنگەشەی نێوان ئێران و ئەمریکادا و بە تایبەتیش دوای کوشتانەوەی ئەمریکا لە ڕێککەوتنی پێشکویەکدا ئەوروپیەکان زۆر هەوڵی ئەوەیاندا ئێران ڕابگرن کاربەدەستان بەرپرسان سەرکردەکانی ئێران ڕابگرن بۆ ئەوەی هیچ هەنگاوێک نەنێن زیاتر ئەو هەڵوێستایی ئەوروپیەکان بەرامبەر بە دەرچوونی ئەمریکا لە ڕێککەوتنەدا هەیە لاوازتر نەبێت یەکێک لەو خاڵانەت چی بوو بە بەردەوامی دەیگوت ئێمەش نامانەوێتن ئێران پیتاندنی یۆرانیۆم بکاتن و هەوڵیاوە بداتن بگاتە بۆمبی ئەتۆمی هەروەها دەبێ مژاری سیستەمی ڕۆکێتە باڵستیەکان ببێتە بەشێک لە ڕێککەوتنەکە لە هەمان کاتیشدا ئێران دەبێ ئەو دەستوەردان و هەژمونی خۆی لە وڵاتانی ناوچەکەدا کەمتر بکاتن بۆیەش زنجیرەیەکی دوور و درێژ هەم کۆبوونەوە هەم پەیوەندی لە هەمان کاتیشدا سەردان و سەفەری بەرپرسانی ئەوروپی ئێرانی بوو وڵاتانی ئەوروپی هەبوو لە کوتاییشدا هایکۆماتی وەزیری دەرەوەی ئەڵمانیا بووە لەوێش دیار بوو کە ئێران تا ئەندازەی بێهیوابوون تعامل لەگەڵ ئەم دوستیە دەکاتن بەرامبەر بە ئەوروپیەکان لە هەموو لێدوانەکانی بەرپرسانی ئێراندا باز لە ئەوروپیەکان دەکاتن کە
ناتوانن ئەم ڕێککەوتنە بپارێزن ڕاستیەکەش وایە خۆیان ناتوانن بپارێزن ئەوەی ئێستا هاتووتە سەری کە ئێران دەیەوێتن پێتاندنی یۆرانیۆمی خۆی بەرەو پێشەوە بباتن ئەو کاتە بە گوتەنیگای ئەوروپیەکان ئێدی سەرەتای دروستبوونی قەیرانێکە ئەگەر نەڵێن سەرەتای ڕوبەڕووبوونەوەیەکی تند و خوێناوی و چەکداری دەبێتن لە نێوان ئەمریکا و هاوپەیمانەکانی لەگەڵ ئێران. زنار ئەڵمانیا یەکێک لە وڵاتانەیە کە دژی ئەوە بۆ وتێتی لێکۆڵینەوەی زیاتر پێویستە لەبارەی هێرشکردنە سەر کەشتیە ناوتەڵگرەکان لە کەنداودا. تاوەکو ئێستا چی بەردەوامن لەم بۆچوونەی خۆیان کە داوای لێکۆڵینەوەی زیاتر دەکەن یا ئەوانیش چوونەتە پاڵ ئەمریکا و بریتانیا؟ تا ئێستانە ئەڵمانیا نەچێتە پاڵ بەریتانیا و ئەمریکا، بەڵام دەستگاکانی ئەڵمانی تا ئەندازەی ئەوە کە دەبێ لەو شوێنەی کە ئێستا ئەو ڕووداوانە ڕوویداوە یان هەژبوونی ئێران بەسەریاندا زاڵە چاودێریەکی باشتر بکرێتن، ئەم کودانە دەبێ بکرێنەوە بواد ئەو کەسانەی کە لە سیاست تێدەگەن شڕوبەکاری سیاسین دەبێ ئەم دوورە پەیامانە بکەنەوە کە کودەکانیان کاتێک دەڵێتن چاودێری زیاتر بکرێتن ئەوە ئاماژەیەکی ناڕاستەوخۆیە لەوەی کە جوڵانەوەی هێزەکانی ئیرانی یان هاوپەیمانەکانی ئێران لەو شوێنانە هەن بۆیەش دەڵێن پێویستی بە چاودێریی زیاتری ئەو ناوچانە هەن و ئەم دووسێ تایبەتیەش ئەمریکا تا ئەندازەی ڕوبەڕووبوونەوە بە ئەمریکا دەڵێتن لە پرسی ڕێککەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێراندا ئێمە نەک لەگەڵ سوودانین باڵکو هەوڵی ئەوە دەدەین کە ئێمە بەرەیەک دروست بکەین لە دژی توش بوەستینەوە. ئەمە بەڕوون و دڵالی بە ئەمریکا گوتراوە، بەڵام ئەوروپیەکان لەسەر لەم پرسەدا سەرکەوتوو نەبووینە. نمونەیەک هەیە فواد، نمونەی دروستکردنی ئەو میکانیزمای کە بازرگانی کردن لەگەڵ ئێراندا ئەنجام بدرێتن. ئینسکس ئەم جارەش هایکومارت لەگەڵ جەواز زەریف لە پاران ویستی ئەم بابەتە بهێنێت دەپێت. ڕاستە ئەم میکانیزمە دروستکراوە، بەڵام کام کۆمپانیای ئەوروپی ئامادەیە بێتن بازرگانی بکاتن لەگەڵ ئێران بە ڕێگای ئەم ئینسپێکسە لە کاتێکدا وەکو ڕۆژنامەوانێکی ئەمریکی بە ئەڵمانەکان دەڵێتن کاکە ئێوە دەتانەوێتن بازرگانی لەگەڵ ئێران بکەن کێشە نییە، بەڵام دەبێەوە بزانن کە تەواوی ئابووری ئێران فقط ئابووری هەرێمی بۆستنە، ویلایەتی بۆستنی ئەمریکایە. ئێوە دەتانەوێتن یەک ویلایەتی ئەمریکا قازانج بکەن یان ئەمریکا هەمووی بازارەکەن. ئەم پرسانە گەرمن لە وڵاتانی ئەوروپی بۆیە دەرنەکەوتون نا یەکێتی ئەوروپا نا ئەڵمانیا کە هەوڵی نێوبەینکاری درا نێوان ئەمریکا و ئێراندا، بەڵام تا ئێستا هیچ ئاماژەیەکی دەرکەوتن یاخود کەمکردنەوەی ئەم تەنگەژە نابینرێتم. زۆر باشە زنارشینۆ پامنێری ڕوودا و لە ئەڵمانیا و لەگەڵمان نبووی گەلێک سپاس. بەڕست بەشنگ دەگەرەمە لای بەڕێستان ئێستا بە جۆرێک دووبەرێکیەک لە نێوان وڵاتانی ئەوروپایی و بەشدار لە ڕێکەوتنامەی ئەتۆمی بەرامبەر بە ئێران دەبینرێت. پێتان وایە ڕێکەوتنامەی ئەتۆمی بپارێزرێت؟ باوەڕی من مانەوەی ڕێککەوتنامەی ئەتۆمی احتیماڵی زۆر گەشترە لە نەمانەوەی، هەرچەند ئێران زۆر ناڕازیە لە ئەو وەزیەتە کە ئەمریکا هاتە سەر وڵات ئەوروپایەکان لەسەر ئەو تاوحداتەکە بوویانە تا ئێستا ئەو جۆرەکە باید ئێران ئینتیزاری بۆ ئەنجامیان نەداوە، بەڵام مانەوەکەی بۆ ئێران زۆر گرنگترە تا نەمانەوەکەی چون نەمانەوەکەی بە ئەس دەبێت کە ئەو دیپلۆماسی لە قەفەسنیانی ئێران یا لە گۆشەی ڕنگیانی ئێران کامڵ بێت و ئێران لە وەزیەتێک قرار بگرێت کە هەر ئەگەرێک احتیماڵی بێت بۆ ڕوودان کە یەکێکی شەڕە یا هەتا ڕۆژیم چێنجە لەسەرەوە بەباوەڕی من خود ئستراتێژی ئێران ها لەسەرەوە کە تاوافقەکە لەسەر ببینێتەوە وڵاتە ئوروپایەکانیش احتیماڵەن لە توولی چەند هەفتەیە داهاتوو ئەگەر ئەو کێشانەکە لە کەنداوی پاسە خەریکە وەدات نەبێت بڕیارێکی ئەنجومەنی ئاسانیش دژ بە ئێران ئەگەر ثابت نەکرێت کە کاری ئێران بووە ئەوروپایەکان احتیماڵەن هەنگاوێتێکی جدیدی هەڵگرن بۆ ئەوەی کە تا ڕادەیەک پەیوەندی بازرگانەکان باشترن، هەرچەند بازم ئەو
ئەقداماتە مناسب نییە بەڵام بۆ هەموو وڵاتانێک ماونەسەومانەوەی ڕێکوتنامەی ئەتۆمی باشە لە نەمانەوە خێتی ئستراتێژی گشتی ئێرانیش هەلەسەرەوە تەنیا شتێکی بەعسە بێتکەوە نامێنێت ئەوەی کە ڕووداوێکی غیر قابل پیشبینی ڕوو بدات چ لە بواری نظامی چ لە بوارەیەکی دیکە کە بباوە من فعلا هیچ کام لە وڵاتەکان نین بە شوێنیەوە هەرچەند وەزیەتێکە ئێستا لە نێوان تاران و واشنگتۆن هەست پێشتربوونی نیرو ئەمریکایەکان لە کەنداوی فاس ئەوەی کە لە وڵاتانێکی زۆرەوە هەر لە عێراق هەر لە سووریە هەر لە باشووری کەنداوی فاس لە یەمەن نیروێری ئێرانی نیروێری ئەمریکایی و نیروێری هاوپەیمانی ئەمریکایی زۆر هەن و یەکێک لە مەسائلێکە زۆر کەسان نیگەرانیەوە بوون ئەوەیە کە ڕووداوێکی پێشبینی نەشده لە شوێنێک اتفاق بکرێتەوە ئەوە بێت وعاتێکی شەڕێکی اتفاقی لە نێوان هەردوو وڵات ئەگەر شتێکی ئەوە ڕوو نەدات بە باوەڕی من مانەوەی بەرجام یا ڕێکوتنامەی ئەتۆمی زۆر گەشتر لە نێوانەوە زۆر باشە بەڕێز پەشەنگە لە سپاس بەڕێز ئەلیار بۆ دوایین پرسیار دەگەڕێمەوە لای بەڕێزتان ئێوە دەڵێن چی بەئەگەری کشانەوەی ئێران لە ڕێکەوتنەکە دەتوانێت چی ڕوو بدات؟ دەنگی تەلێفۆن دەبێت ببووراگەر ئێستا گوێتان لە من بێت بەڵێ باشە ئێستا من پێم وایە ئێرانیەکان نایەنەوێت لە بێنە دەرێ و تۆمەتبار کرێن بەوەی کە لەوێ هاتوونەتە دەرێ دەبینین کە هەم وڵاتانی ئەوروپایی و هەم چین و هەم رووسیاش هەمویان بە ئێران دەڵێن مێ دەرێەوە تەوسیان ئەوەیە نێتە دەرێ بۆیە پێم وایە ئێرانیەکان ئەو کارە ناکەن بەڵام وەک زۆر مەعاهدە و پەیمان و ڕێککەوتنی تری نێونەتەوەیی زۆر جار پەیمانەکە هەیە تا ئاهداتەکە هەیە بەڵام لە دفاکتۆ و لە دنیای واقعدا لایەنەکان پێبند نابن بە ڕێککەوتنەکە بۆیە ئەم ڕێککەوتنش تا حدێک دەتوانێت فەشل بێ ببێتە ڕێککەوتنێکی فاشل کە زۆر ڕێککەوتن لە دنیادا هەیە کە ڕێککەوتنەکە هەیە بە فەرمی تێک نەچۆتەوە هەڵنەوەشێنراوەتەوە بەڵام بە دفاکتۆ حاڵەتی فاشلی پەیدا کردووە ئەمە لەلایەک بۆیە پێم وایە ئێران لەوێدا دەمێنێتەوە لەلایەکی تر ئەوەیە کە ڕەنگە ئەمریکا بەتەمای شەر نەبێ بەڕاستی ڕەنگە بەتەمای گۆڕینی کۆماری ئیسلامیش نەبێ تەنیا بیەوێ بەرجامێکی باشتری لەگەڵ بکە ڕێککەوتنێکی باشتری لەگەڵ بکە و مەرجەکانی خۆی زیاتر پێ قبڵێنێ بەڵام کاکفواد من هەمیشە معتەقدم بەوەی کە لە دنیای سیاسەتدا بە تایبەتی شتەکان وەک ئازمایشگای کیمیان نییە کە تۆ لەم سەرەوە دوو مادە تێکەڵکەی و چاوەڕوان بی کە سەتاسەد لەو سەر مادەیەکی تر بێتە دەرێ ئەمە زۆر داینامیکتر و زۆر قابلی گۆڕانترە لە سیاسەتدا کاتێک گەرانیەکان حملە دەکەن بە کەشتیەکان ئەو کارانە دەکەن حملە دەکەن بە بەرژەوەندیەکانی ئەمریکا و وڵاتانی تر لەلایەکی ترەوە ئەمریکا ڕۆژ بە ڕۆژ کەشتی ئابراهام لینکۆڵن دەنێرێ سەرباز زیاد دەکاوە دوێنێ 1000 سەربازی دیکەشی ناردووە بۆ منتیقەکە لە جەریانی عەمەل و لە تەکاملی خۆیدا دەتوانێت ئەوە ببێتە شەر ئەوە نییە کە لایەنەکان لە ئەوڵەوە بڕیاریاندا بێ شەڕ بکەن ڕەنگە ئەسڵەن بڕیارەکە ئەوە نەبێ و بۆ پێشگیری لە شەڕ بێ بەڵام کاتێک کە بواری نظامی ئەوەندە زۆر بوو لایەنەکان هەموو سەربازی خۆیان هێنا مەیدان و کەشتی هاتە مەیدان و تیارە هاتە مەیدان یەک جرقەی چکۆلە کافیە بۆ کە شەڕ لە بینی ئەم دوو لایەنەدا ڕووبدا بۆیە پێم وایە ئێستا دڵخواز نییە بەڵام لە پرۆسەی خۆیدا دەتوانێت بە یەک شتێکەش بڵم لە ئاخردا دەزانم کاتان نەماوە ئەویشەوەیە کە بۆ دەوڵەتی سەدام حوسێنی جوا بوو زەختی ئابووری بەتەنیا ناتوانێت هیچ حکوومەتێک بڕوخێنێ حدێکێ لە فشارهێنانی ئابووری بۆی ئەمریکا ئەگەر بە فشارە ئابووریەکانی نەتوانێت بە دەستکەوتەکانی بدا ڕەنگە بیر لە بژاردەی تر بکاتەوە زۆر باشە هەرێک لە بەڕێزان کاکۆ عەلیار شارەزای پەیوەندیانی و دەوڵەتیەکان و بەڕێز ئەردەشیر پەشەنگ لێکۆڵەر لە ناوەندی لێکۆڵینەوە استراتیژیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵمانە بوون گەلێک سپاس بەڕێزان سپاس بۆ شکەتاوەکو ئێستا لە ڕێگەی پیجی فەیسبووکی ڕوودا و رادیۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ بینەر و بیسەرمان بوون و لە ڕێگەی رادیۆ ڕووداوە بیسەرمان بوون خواتان لەگەڵ بە کاتی مابات سەکۆیەک بۆ کۆکردنەوەی ڕەنگە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و گەیاندنی دەنگە زەرروزیانێک لە بزوتنەوەی کورد بە موشکباران و ئەدامی ڕۆڵەکانی وە پێمان وایە بربەرەکانی جەماوەت بەرامبەر بە جمهوری ئیسلامی لە کوردستانی ئێران شکڕی کردووە
بناژۆ خوازەکانی ئێران مۆزۆی کشانەوەی ئەمریکا بۆتە کاتێکی گرنگ بەیان تاوەکو لە دژی حکومەتە بەکاری بێنن وەزعیەتی ژنان لە ئێران لە پشتە باڵاتیان و لە پێدانی فەڵسە حەساسەکانیشدا کە لە هیچ ئاستێکیدا وەکو یەک نییە بەداخەوە ڕاز نەبوون لەگەڵ ئێران نەوتێکی زۆریان لە ئێران کڕی